هاوڕێیان چوون باشن وەرن ئێستا هەندە قسە و باز دەکەین لەسەر نوێترین هەواڵ کە بینی هەرچیەکان و بارزانی بەرەو خراپی دەڕوات بە هیواشم نەڕوات نەبتە توندوتیژی خێربێن سەرچاوی ئێمە هاوڕێیان خێربێن لایڤ خەبەر سەعات و دەقەی نییە هاوڕێیان سەعات و دەقەی نییە سەرچاوی ئێمە هاوڕێیان ئێستا هەندە قسە و باز دەکەین بەزام درەنگە بەزیتر ئەمە لە جیاتی نووسین هەزم کردوە هەندە خەبەر بە من گرنگە بۆیش دێم بەو نیوەشەوە قسە دەکەین سەرچاوی ئێمە هاوڕێیان وەرن هاوڕێیان بە هیوام هەمومان لە ڕەوەندی کوردی فۆکس لەسەر مەسەلەی دژایەتی دەسەڵات واگەر ململانەیەکیشمان هەیە بە شێوەی مەدەنی لەگە یەکتر دوور لە توندوتیژی دوور لە تەشیر یعنی دیالۆگ شتێکی جوانە ئەمە لەگەڵ دیالۆگدام یانی هەرێکە کە ڕەخنەی لەگە یەکتر هەیە با بە دیالۆگ بیکە و ڕێی خۆی بە دەرببڕی و سەرنجی خۆی دەرببڕی بەس بەڕاستی ئەم لەگەر شەڕەدە و ئەوانە نیمە ململانەیە بە فکر ڕێی بیر و بۆچوونی جیا بە زمانێکی مەدەنی کاکە زۆر تەبیعیە لە جیاتی یعنی با زمانێکی مەدەنی بەس نەبتە توندوتیژی و شەڕ و تۆمەت و ئەو شتانە باش نییە لە بۆ هەمومان خراپە لە بۆ کۆی پرۆسەکە ئینسان نابی سەیری هەر خۆی بکات نەبی سەیری کۆی پرۆسەکە بکات من ڕەنگی بزانن یەکێک لەو کەسانم زۆرترین قوربانی تەشیر گوێن هەڕەشا کوورەبرا ڕۆ هەریەک هەرستەوە هەڕەشەم لێ دەکات سەیرم مەکەن وە ئازامە ها سەیرم مەکەن هەرچی هەرستەوە هەڕەشەم لێ دەکاتن فشەشم پێیان دێ ئەزانن بۆ واوڕێیان لەبەر ئەوەی خەباتی ما لەگەر ئەو مناڵ و تاڵ و ئەوانە نییە خەباتی مە لە دژی ئەو سوڵتە و ئەو دەسەڵاتەیە ئەو سوڵتە و دەسەڵاتەیە هاوڕێیان بۆیە من جێ نادەمە شتی لاوەچی ئەو شتانەی ڕئیسیبی هەوڵ دەدەم پێ لەسەر ویدا بگرم هاوڕێیان وەرن وەڵا کاخۆشی داستانەشکەی تۆمار کردیە وەرن خەبەر گەرم ئانیە سەمون هەرمی لێ هەردەستی هەرم ئەو هاالەیە خەبەرەکە ئێستا پێتان دەڵێم هاوڕێیان نێتم ئەوەیە سەرچاوی ما وەڵا برا 1000 کەس خڕ بۆ بەوش نیوەشەوەی کاکە خەڵکەوە نانوی ڕێزم ێ بۆتان ئاوڕێیان ڕێزی زۆر تایبەت کە بەو نیوەشەوەی دێن لەگەڵ یەکتر ئەندە ڕێی دەگۆڕینەوە بەس لەو پەیجەشدا بنێم ئەو خەبەرانە بە من گرنگە بۆیە دەبیت بە ئەوە باس بکەین ئەوەش ئەوە بڵاومان کردەوە بە هیوا ئەلێرەش بڕوە هاوڕێیان بارزانی ئەوڕۆ لە دوو هەرچەکانی ناردیە تاعەن هەرچی چێ گروپی خۆی باوەزام دەنگم باشەوەنی هاوڕێیان دەنگم باشە ئای سەرچاویمە هاوڕێیان هەر 1100 کەسەکە سەرسەری من بەو نیوەشەوەی لە دوو پارتی هەرچیەکانی ناردیە گوتی دەویستن خوشتر هەرچیش بینن ئەوانەی کە بەشداریان کردیە ئێستا ناوەکانتان لۆ دەخینینەوە چێ چوونە بزانین بەس تەلعەت ناوی فارس مالە شین شێخ جەلال ناوی مەلا ئەحمەد ناودی حەمەد اسماعیلی خەسرۆ پەرۆ مەعاوی مالە شین دکتۆر ناسر برای سعید تەرچی سڵاح شایی محمود خەیات مختار بیرۆ محەممەد سەدیق هەرکی جووک و برای محمود هەرچی ئەو 12 کەسەی خڕ کردیتەوە وەکو ڕیشسپی هەرچەکانی دانایە
گوتی ئەنگۆ ڕشتپی هەرچین دەچەند خورشی تەرچیم لە بۆ دەینن ئیتر ئەوانەشتینەکەن خورشی تەرچی گوتیان دەبی بارزانی داوای کردیە و ئەڕۆ ببینین ژوتی وەڵا منەوە نایەم ئەمن ئەگە بێم بارزانی داوەتم کە ئەمە ستافی خۆمان هەیە یعنی ستافی خۆی هەیە خورشی تەرچی ئەوانەی بریندار بوونەوە ئەوانەی لەگەری ڕاوەستانی ئەو موقفە جوانە دەست خۆشی لەگەڵ خورشی دەکەیت وتبی ئەوانە هەموو پارتیەکانی هەرچە پارتیەکان کە سەنگ و قورساییان زۆر نییە لە ناوەرچەکان جدا لەگەر خەتی جەوهەر هەرچی جدا لەگەر ئەو خەتەی کە لەگەر خورشی تەرچیە ئەیتر گۆتیتیان گۆتیتیە من نایم لەگەر ئەنگۆ پێتان ناخۆش نەبین ئەنگۆ شەرچینە بەس ئەمە نایم من ئەو زانیاریە ناوە بە من یعنی ئەو بۆ دیارە نیوەڕۆ بۆ ڕوویدا بەیانی بووە شتە چوە ئێستا بە من گۆتراوتم بەخواوەی خەبەریە ئەوەی خەبەریە بەرحاڵ ئەو دە 12 کەسە هەموو پارتینە قورساییان ینی پارتیە ئەرچەکانن کە سەر بە جەوهەر هەرچی سەر لەگەر خورشی تەرچی زۆر زۆر ئەوە نینە ئەوش گوت کاکە ئەمە بچین ستافی خۆم دێنم ئەگەر دەڵێن ئەم بە ستافی خۆم دێم بەس بەو ستافەی ئەم لەگەرتان نایم پارتیش گوتبی ئەوانە وەکو ئەوامر دەچەند خورشی تەرچیم لۆ دەینێن هەروەکو ئەمر وەڵا نەچووبن ئەوانە چووبن سکرتێری مەسعودی شێت ببوو گوت سەرۆک زۆر تووڕەیە لێت بە خورشی تەرچی گوت کاکە وەڵایی ئەمنەوە نایەم ئەرە وەڵا لەگەڵ تاقمەی نایەم ئەگە دەرێن ئەم بە ستافەش کە دێم ئیتر بوو بە دەوە دەویان لەگە سکرتێرەکەی گوتی بارزانی زۆر زۆر لێت تووڕەیە گوتی وەڵای نایەم ئەوها لە نایەم من هەموو شت ناڵێم بەس بەڕازی یعنی تەمەڕودی کردیە بارزانی زۆر تووڕە بووە لە وەزعەکەی زۆر لێیان تووڕە بووە حتى ئەو مەجموعە هەرچی چوونە ئەو ڕۆ لێی نەگەڕانی ڕسمی بگرن ئەو هەموو ئامانجەکەی خورشی تەرچی بووە بچی لەوێ بە ڤیدیۆیەک بڵاو کاتەوە و خورشی تەرچی هەندێک قسە و باز بکە و بازی جەنابی کا خورشیدەوەی نەکردی ئەوەش مووقفە بەڕاستی ئینسان بڵێ ئەوەش مووقفە ینی نەچووە و بارزانی زۆر لێی تووڕێ و ئاخیری خێربی ئاخیری خێربی ڕەنگە کاک مەسعود سەرجەشی لێمان بیا بە ملیان گوت تەمەشای شتان زۆر دەگا بەزە من ینی بە هیوام نەگاتە تونندی تیژی ئەوە نەبی بەڵام تەمەڕ ینی نەچووە علم جگەلەوەی ئەو هەرچیانەش چوینەوێندە لەوێش سکرتێری مەسعود بارزانی زۆر داوای لە خورشی تەرچی کردی ئەوی شڕەت کردەوە ئێستا وەزعەکە ئەوە ینی نەبوویتە کێشە و گرژی گەورە بەڵام ئیتر بۆ خۆتان زانین مەسعود بارزانی بۆ شتە تێکەچی هیوادارم یعنی ئەوەم لە دڵەوەیە لە دڵەوەیە وەکوم مەسعود بارزانی وەکو پاڤل ئەو کارێکی قێزەوە نەکات کە خەڵکی کوردستان زۆر ماندیە بەڕاستی مەعاشی نادەنێ و وەزعەکی وا ئاڵۆز و ناخۆش دروستان کردیە پارتی وێچێتی وەڵا چیار میزاز بە زەوقی من نەجوڵایەوەکی پاڤلی بچی بە نیوە شێوە دەبابەی بدات مەسعود بارزانی و پارتی ڕەنگ بێ من یەکەم جارا و قسەی خێر لە بۆ پارتی بکەم لە قەزەی هەرچیەکان مووقفێکی خراپیان نەبوو دەیانتانی وەکو پاڤلی بیاندەنە بەر تۆپ و ئەوان خەڵکەشی زۆر شەی دەبوو لەو مەعبەینەی بەس کە ڕووی نەداشتێکی باش بوو و دەستخۆشیش لەکا خورشی تەرچی و هەرچیەکان دەکەن یعنی بە عزت نەفسەوە مامەڵە دەکەن ڕێز لە خۆیان دەگرن ڕێز لەو ستافە دەگرن کە لەگەری ڕاوەستایە بەڕاستی ئەوانە لە تنگانەی لەگەری بوونە گوتیم ناگە ئەوە نەبووە بڵێ ناچ بەس گوتیەکە بچم دەبی ئەو ستافە ببم بە خۆم دەمەوێت نەک ئەوەی مەسعود بارزانیان پارتی لە بۆی دەستنیشان بکە و مەسعودیشە لەوەندەی بوو ئەنی لەگە ئەو پارتیانە ئەوەی بکاتن و بەڵام کەزانیتیان خورشی تەرچی لەگەریان نییە هیچ سابیان لەوانە بڕوا بکە ڕسمیشیان گوتیان لەگەر ناگرتیە ئەو دە 12 پارتی کە پارتیە هەرچیەکان چکو لەناو هەرچیەکان بەشێک پارتین بەس ئەکسەریەتی زیاتر لەگەر کاک جەوهەر هەرچی و ئەو خورشی تەرچی و لەگەر ئەو خەڵکەنە کە ناڕازین یعنی وە عەشیرەتی هەرچی عەشیرەتێکە من لە بەوەم نییە هاوڕێیان بەس بەڕاستی ئەزمموی خورشی تەرچی هیوایەکی داینێ کە لە هەموو ئۆپۆزیسیۆنەکان زیاتر یعنی نەکرد خورشی تەرچی هەرچیەکان لە پشت خورشی تەرچی نەبوو خورشی تەرچیش ئەو هێزە گەورە نەدەبوو بە تاقیتەنێ بەڵام هەردووچیان تەکمیلەی یەک بوون کە جوانیەکیاندا بە خەبات جوانێکیاندەوە پەیامەکیاندا بەدەسەڵات بەڵام پاڤل ویسی بڵێ بابە ئەمنەوەکی پارتی نایکەم ئەم بە تۆپ تیارە لیان دەدەم تارەی نەبوو تارەیە بوو وڵات درۆنی لێدا بەهەرحاڵ کارێکی وای بێ عەقلی کرد پاڤل ئیلە ئەبەد وەکو پشتاشان و قڕناقە قەت لە بیر ناستەوە قەت لە بیر ناستەوە پاڤل ئەفەندی بیاد لە دوای ئینگلیزەکان بە خۆت و خوبادی بوونە دووەم گروپ سلێمانیتان بردوما کرد
کە شتێکی زۆر قێزەوەن و قەت لە مێژووی یەکێتی و ماڵی تاالبانی لە کۆڵ نابتەوە. بەرحاڵ هاوڕێیان ئەو هەواڵە بوو کاخۆشی تەرچی و هەرچیەکان نەچوو بوون لەگەر ئەو ستافە پارتیا هەرچیە ئیتر بوویتە دەمەقالی لەگەر سکرتێری مەسعود بارزانی و مەسعود بارزانیش لە وەفدەی پارتی زۆر تووڕە بووە. ئەو پێویستی بە خۆشی تەرچی بوو هەرایەکەی لۆ ئەو ڕێکلامە بوو. وەڵای سفر هیچ بەدەست دەرچوو کاک مەسعود. هاوڕێیان کاتان ناگرم هەر ئەو خەواوەرە هەبوو. ڕێز و خۆشەویستیم بۆ ئێوە هەیە بە هیوام شەوەکی خۆش کاتێکی خۆش هەرچەندە ڕەوشەکان بەرەو ئالۆزی دەڕوات هەم لە نەبوونی موسا هەم ڕەوشی عێراق بەرەو هەندێک تەق و تۆق دەڕواتن بەڵام ئەوەی کە پارتیەکان خەیاڵ دەکەن قەت وا دەرناچێت. شەوەکی ئارام بۆ هەمووتان سوپاس بە ئەو کاتەی ئەو 1700 کەسەی لە ژوورۆیە بەو ساعت 12 شەو.